بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، أما بعد. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی داواکارم لە خوای پەروەردگار زانستی بە سوودمان پێبەخشێت بۆ ئەوەی کاری پێ بکەین. خۆشەویستان، دەچینە خزمەت پەرتووکێک بابەتەکەی زۆر گرنگە، حەجمەکەش و قەبارەکەی بچووکە، بە ناونیشانی 33 هۆکار بۆ خوشوع لە نوێژدا. 30 سببا للخشوع في الصلاة، دانەرەکەی شێخ محەممەد صالح المنجدە، خوای گەورە بیپارێزێت. دیارە ئەم شێخە بەڕێزە لە ساڵی 1380 کۆچی بەرامبەر 1961 زاینی لەدایک بووە. هەر لە منداڵیەوە لە شاری ڕیاضی پایتەختی وڵاتی سعودیە گەورە بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندیشی لە ڕیاض تەواو کردووە، پاشان زانکۆی لە شاری ظەهران تەواو کردووە. و شێخ محەممەد صالح دیارە وتار و دەرسی زۆرە لەسەر ئەنتەرنێت بڵاو کراوەتەوە. زیاد لە 4500 دەرس و وانە و محازەڕاتی هەیە. پەروەردە بووە لەسەر دەستی زانایانی وڵاتی سعودیە وەکو شێخ بن باز، شێخ ئیبن عوثێمین، شێخ ئیبن جبرین و باقی مەشایخی مەملەکە. ملازمەیانی کردووە، لە خزمەتی عولەما و زانایان بووە و تەنانەت شێخ بن باز ئەو هانی داوە کەوا خەریکی تەدریس بێ، وانە بڵێتەوە و هەروەها احتیمام بداتە علومی شەرعی. طبعا لە سەر ئەنتەرنێتیش ئێستا ئەگەر تەماشا بکەین، بەناوبانگترین موقع کە شێخ محەممەد صالح المنجد سەرپەرشتی دەکا، ئەلئیسلام سوئال وجواب، ئیسلام پرسیار و وەڵام. موقعەکە بەڕاستی ئینسان کە کاتێک دەچێتە سەر ئەو موقعە بابەتەکانی زۆر بە جوانی بە بەڵگەی قورئان و سوننەت ئەڕازێنێتەوە و ڕەئی ڕاجحیش دەدات. و ئەکادیمیای زادیشی هەیە، هەزارەها قوتابی و زانستخواز لە ڕێگەی ئەو ئاکادیمیاوە سوودیان لە علومی شەرعی وەرگرتووە. ئەم کتێبەی کە داناوە 33 هۆکار بۆ خوشوع لە نوێژدا، بەوە دەست پێ دەکات پێشەکێکەی مقدمەکەی: الحمد لله رب العالمين الذي قال في كتابه المبين وقوموا لله قانتين، وقال عن الصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين، والصلاة والسلام على إمام المتقين وسيد الخاشعين محمد رسول الله وعلى آله وصحبه أجمعين، وبعد. باسی گەورەی نوێژمان بۆ دەکات کە نوێژ یەکێکە لە گەورەترین پایەکانی ئەم دینە جوانەمان. لە دوای شایەتمانەوە دێت ڕوکنی نوێژ. ڕوکنێکی عەمەلیە، کرداریە، و خوشوعیش کە بابەتێکە بەڕاستی کۆڵەکەی نوێژە، ناوڕۆکی نوێژە، یەکێکە لە مەطالبی شەرعی کە هەموو نوێژ خوێنێک بەڕاستی ئەبێ گرنگی بە خوشوع بدات. ئەگەر تەماشا بکەین، دوژمنی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا کە ئیبلیسە، کە شەیطانە، پەیمانێکی داوە کەوا نەوەی ئادەم گومڕا بکات. هەر دەفەرمێت: ثم لآتينهم من بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم. ئەمە کاری شەیطانە.
هەوڵ دەدات لەگەڵ بەندەکانی خوای پەروەردگار کەوا گومڕایان بکات، کەوا تووشی وەسوەسەیان بکات، کەوا تووشی غەفڵەتیان بکات. و گەورەترین ئیش کەوا ئیشی لەسەر دەکات نوێژە، چونکە دەزانێت نوێژ زۆر زۆر گەورەیە لای ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. هەوڵ دەدات نوێژ خوێنان تووشی وەسوەسە بکات، تووشی غەفڵەتیان بکات، تووشی ئەویان بکات کەوا دوور بن لە کاتی نوێژە لە خوشوعەوە. بۆیە ئینسانی موسڵمان، ئینسانی نوێژ خوێن ئەبێ ئاگادار بێت. و یەکێکە لەوانەی کە لەسەر زەوی کە نەمێنێت مەسەلەی خوشوعە، بە تایبەت لەم سەردەمەی ئێمە ئەگەر تەماشای وەزعی خۆمان بکەین، وەزعی موسڵمانان بکەین، یەکەم جار لەگەڵ نوێژە پاشان لە ناو نوێژیشە ئەو دیاردەیەمان بۆ دەردەکەوێت کەوا زۆربەی موسڵمانان نوێژ خوێنان دوورن لە خوشوعەوە. بۆیە حوذەیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ: ئەوەل ما تفقدون من دینكم الخشوع وآخر ما تفقدون من دینكم الصلاة. یەکەم شت کەوا لەناو ئێوە نامێنێت مەسەلەی خوشوعە، و ئاخریش کەوا لەناو موسڵمانان نامێنێ وەکو ئەحکامەکان، وەکو ڕوکنەکان، مەسەلەی نوێژە. ورب مصل لا خير فيه. هەندێک جار ئەوەی کەوا نوێژەکات هیچ خێرێکی تێدا نییە، چونکە بێ ئاگایە، نازانێت چەند ڕکعاتی کردووە. ويوشك أن تدخل المسجد فلا ترى فيهم خاشعة. يعني خەریکە وای لێ دێ کە ئینسان دەچێتە ناو مزگەوتەوە تەماشا دەکا ئەو خەڵکە بەڕاستی دوورن لە خوشوعەوە. ئەوەش لە واقعی حاڵی خۆمان دیارە. ئەمڕۆ زۆر کەس هەیە گلەیی و گازندەی ئەوە دەکات کەوا خوشوعی لە نوێژان نییە، ئەوەیە کەوا بێ ئاگایە، ئەوەیە کەوا وەسوەسەی شەیطان وازی لێ نایەنێ. خۆشەویستان، تەنانەت هەرچی بیرۆکەکان هەیە، هەرچی پرۆژەکان هەیە، ئەوەی کە پەیوەستە بە دنیاوە، سوبحان الله، شەیطان وا دەکات کەوا لە کاتی نوێژە ئەو شتانەمان بەبیر بێنێتەوە، ئەو پرۆژانەمان بەبیر بێنێتەوە، وامان لێ دەکات کەوا دڵمان لای نوێژەکە نەمێنێت، ئاگامان لە نوێژەکە نەبێت. بۆیە وامان لێ دەکات کەوا ئەو نوێژە بەڕاستی وەکو لاشەیەک بێت کەوا ڕوحی تێدا نەبێت. نوێژش ئەگەر خوشوعی تێدا نەبوو وەکو ئەو لاشەیەکەوە ڕۆحی تێدا نییە. جا بۆیە پێویستە ئەم بابەتە بەڕاستی باز بکرێت، بە بیری خۆمانی بێنینەوە و ئاگامان لە خۆمان بێت لە کاتی نوێژەکانمان کەوا خوشوعی تیا بێت. بۆیە داوا کات شێخ لە کتێبەکەی کەوا ئەم بابەتە سوود بگەێنێ بە موسڵمانان. الله سبحانه وتعالى دەفەرمێت: قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. أو إيمان دارانا سركوتون كوالا نيوجكانيان خاشعا. باب زانين خشوع معناه چيا؟ لأصل لغة خشوع واتا الانخفاض والذل والسكون. بوي الله سبحانه وتعالى دفرميت: وخشعت الأصوات للرحمن، واتا سكنت وذلت. أمام مانای خشوع للدنياية وديت، لا ذل وديت، واتا إنسان أبيه هست بسكون بكات، هست بآسودهي بكات. لا اصطلاح شرعي شاء هروكو دانا لك دايناوا، خشوع هو السكون والطمأنينة. أويا معناي خشوع إنسان دڵنیا بێت کە کاتێک لە نوێژە ساکن بێت، لەسەرخۆ بێت، مطمئین بێت، و هەروەها بیر لە شتەکان بکاتەوە کە ئەوەدە
والوقار والتواضع والحامل عليه الخوف من الله ومراقبته. چی واکات لإنسان كوابقات أو بليك خشوع بدز بينه خوف لله سبحانه وتعالى، ترسل الله سبحانه وتعالى، وهروها چاوديري الله سبحانه وتعالى. إنسان كاتيك هستي بچاوديري خواكر تقواي هبو أو كاتا دقات حالتي خشوع. خشوع هروها أويكوا قيام القلب بين يدي الرب بالخضوع والذل. براستي وكو ابن قيم رحمة خوالي بيا فرميت أويك إنسان ضلكي لاي الله بيه سبحانه وتعالى، ضلكي غافلنا بيه، آقادار بيه، وهروها ملكتش بيت، زليل بيت بو الله سبحانه وتعالى. ومجاهديش ضليه درباري وآياتا وقوموا لله قانتين، قنوت شيا واتاء الركوع والخشوع وغض البصر وخفض الجناح من رهبة الله عز وجل. أويك إنسان براستي خاشع بيت، وهروها چاوي بپاريزيت، وهروها إنسان متواضع بيت، أواها موي ماناي قنوتا. باب زانين شويني خشوع شوية عزيزانم، ومحل الخشوع في القلب. شوينو جيغاي خشوع لدل ضايا. بروبو مكي چيا؟ بروبو مكي لسر اندامكاني لاشا بدردكويت. يعني هر كسيك كوا خشوعي لدل دابو او بروبو مكي لسر انداماني لاشا بدردكويت. إن جابوه ابن قيم رحمة خوالي بيه فرميه وأجمع العارفون على أن الخشوع شو نكي كويا محله القلب وثمرته على الجوارح. هركاتك إنسانك تبيني كوا قشتوت حالتي خشوع أو بروبو مكي لسر انداماني لاشا بديار دكوية. وقورترين نشانشي اويا او انساني كوا خاشعة نرمونيان دبيت. بلي چونك ايما دزانين انداماني لاشا شوني ضل دكون. ضل بنسبة انداماني لاشوا وكو ملك وايا، وكو باشا وايا، وكو سلطان وايا، وكو أمير وايا، وكو سروك وايا. أو ضلا چاك بي أنداماني لاشش باش دبي، أو ضلا خشوعي تيدا بي أو خشوعا لسر أنداماني لاشا بدردك بيت. بلام شتيكي عزيزان دبي بزانين أبي أهقادار بين. خشوع معناي أولنية كوا بس تنها لسر انداماني لاشا دركوية. إنساني واخوي بشان بدات لكاتي نيوجا كوا خاشعة ملي نزم بكاتوا شانكاني نزم بكاتوا چونك تنها بس للروالت اوها بشاني خلقي بدين او براستي شتيكي ممقوتة شتيكا الله سبحانه وتعالى حزي ليناكات. بويا إنسان أبي آقادار بيت كأو بابتا أبي لدلا بيت راستا دردكي لسر أنداماني لاشا. بلام حقيقتكي راستكي أو تاني أبي لدلا بيت إما خومان بدور بقرين للريايا داواما نكراوا أو خشوعا بشارينوا. إخفاء الخشوع. كان حذيفة رضي الله عنه يقول إياكم وخشوع النفاق، فقيل له وما خشوع النفاق؟ قال أن ترى الجسد خاشعا والقلب ليس بخاشع. قسيكي زور جوانا كابن قيم رحمتي خوالي بيه بومان دكات حذيفة بومان دكات رضا رحمتي خوالي بيه دفرمي إياكم وخشوع النفاق، يعني واتا خشوعك
هەیە ملکەچیەک هەیە کەواچیە نزیکە لە نیفاقەوە. پرسیاری لێ دەکەن دەفەرمون وما خشوع النفاق، حذەیفە لە وەڵامدا فەرمێ ئەن تەرە الجەسەدە خاشعا، یعنی واتە تەماشای لاشەکە بکەی خشوعی پێوە دیارە بەڵام دڵ هیچ خشوعێکی پێوە دیار نییە. جا ئینسان ممکنە ئێمە نەزانین دەربارەی ئەو کەسە بەو شێوازە دەردەکەوێت، چونکە ئێمە نازانین لە دڵیا چی هەیە، بەڵام هەموو کەسێک خۆی دەناسێت، هەموو کەسێک ئەبێ خۆی تاقی کاتەوە. ئەگەر هات و خشوعەکە لە دڵیا نەبوو بەس تەنانەت لەسەر ئەندامانی لاشەی بوو، ئەوە بزانێ ئەوە خشوعی نیفاقە. خوای پەروەردگار پەنامان بدات. و فضيلي كري عياض دفرميت كان يكره أن يرى الرجل من الخشوع أكثر مما في قلبه. براستي فضيل ليرة دفرميت مكروها كوا كسيك ببينريت ظاهرة ودياردي خشوعي لجستا هبيتو لدلدا وجودي نبيت. هەروەها عومەری کوڕی خەتابیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێک پیاوێک دەبینێ طأطأ رقبته في الصلاة، واتە ملی شۆڕ کردووە لە نوێژە، فقال يا صاحب الرقبة ارفع رقبتك ليس الخشوع في الرقاب إنما الخشوع في القلوب. يعني إنسان بەوە کەوا وا خۆی پیشانداکەوە خاشعە لەخوا ترسە، لە کاتی نوێژەکە تەئسیری لێ کردووە بەڵام لە دڵدا وجودی ئەو شتانە نەبێت. اینجا بۆیە ئەبێ هەمومان ئاگادار بین کەوا خشوعەکانمان لە دڵا بێ، بێگومان بن کەوا ثەمەڕەکەی و بەڕووبوومەکەشی لەسەر جەستە بەدەردەکەوێت. ابن قەیم ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ دەربارەی جیاوازی نێوان خشوعی ئیمان و خشوعی نفاق. وقال ابن القيم رحمه الله تعالى مبينا الفرق بين خشوع الإيمان وخشوع النفاق. خشوع الإيمان هو خشوع القلب لله بالتعظيم والإجلال والوقارة والمهابة والحياء. خشوع إيمان أويك إنسان أمد الله بخواص الحاو بيت، أمد الله عظمتي الله تيابيه سبحانه وتعالى، ريزو إجلالو مهابتو ترسو حياء لله تيابيت بلي آجزة كانم. أميا خشوع إيمان. خشوع نفاق تياب فيبدو على الجوارح تصنعا وتكلفا والقلب غير خاشع. ئەوەیەکەوە لەسەر ئەندامەکانی لاشە ببینرێت ئەو خشوعە ئەو تەئسیرە ئەو حاڵەتەی کەوا لەسەر لاشەیە زۆر دەبینرێت، یعنی هەیە ملی نزم دەکاتەوە، شانەکانی نزم دەکاتەوە، بەڵام دڵی خاشع نییە. ئەبێ ئێمە ئاگاداری ئەو جۆرە خشوعانە بین. خوای گەورە بمان پارێزێ لە خشوعی نیفاق. هەتا دەیگەڕنەوە لە هەندێک لە سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت دەیان فەرموو ئەعوذ بالله من خشوع النفاق، پەنایان دەگرت بە الله سبحانه وتعالى لە چی؟ لە خشوعی نیفاق، یعنی ئەو خشوعی کەوا نزیکە لە دووڕوویەوە. خوای گەورە پەنامان بدا. ئەوەی کە بەڕاستی خاشع بێ بۆ الله سبحانه وتعالى وای لێ دەکات کەوا شەهوەتەکەی بکوژێنێتەوە، شەهوەتەکەی کەم بکاتەوە. فالخاشع لله عبد قد خمدت نيران شهوته. ئەوەیە بەرووبوومی خشوع، سوودی خشوع. بەڵێ ئازیزەکانم، ابن قەیم زۆر دەڕوات لەسەر ئەو بابەتە، و هەروەها حتا وێنەی ئەوە دەکات کەوا کەسێک خاشع بێت
چی لێ دێت؟ دەفەرمێت ئەم سینگە کەوا نووری عەزەمەتی ئەڵڵای تێدایە شەهەواتەکانی دەکوژێت بەچی؟ فماتت شهوات النفس للخوف والوقار الذي حشي به وخمدت الجوارح وتوقر القلب واطمأن إلى الله وذكره بالسكينة التي نزلت عليه من ربي فصار مخبتا له. يعني أو إنسانا دقات حالتك براستي إتر ضلي بيوزبي بأ الله سبحانه وتعالى، ضلي بربيت لنوري الله سبحانه وتعالى، نوري إيمان عظمتي خواي پروردگار، ضلي مطمئن بيت آسودة بيت حتى أقاتا أويك إنسان براستي بخوا صلحاو بيت. لسري زياتر دروات ابن قيم بلام بابين تماشا بكين لنيوجا ك أم دياريه ناوى والخشوع في الصلاة إنما يحصل لمن فرغ قلبه لها. عزيزة كانم نيوج بابتكي زوزور قوريا چەند جار دووبارە دەبێتەوە لە ڕۆژێکە ئینسان کە بێوێ پەیوەندی لەگەڵ خوای گەورە ببەستێت لە ڕێگەی نوێژەوە، چونکە نوێژکردن مناجاتە لەگەڵ ئەڵڵا سوبحانە وتەعالا. ئەبێ ئەم دڵە ئاسوودە بێ بۆ ئەڵڵا سوبحانە وتەعالا، ئەم دڵە پاک بکرێتەوە، هیچ شتێکی تیان نەمێنێ ئیلا حبی ئەڵڵا سوبحانە وتەعالا. لە کاتی نوێژەکان ئاگای لە خۆی بێت، نابێت خۆی مەشغوڵ بکات بەملاو بەولاوە. بەڵێ ئازیزەکانم، چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلامە فەرمێت جوعیلەت قڕەتو عەینی فی الصەڵات. بزانە چەندێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نوێژی خۆشویستووە، وەکو گلێنکەی چاو بووە کە کاتێکیش تووشی هەر ناڕەحەتێک ببوایە پەنایە برد بۆ نوێژ، چونکە نوێژ وەکو باسمان کرد مناجاتە لەگەڵ ئەڵڵا سوبحانە وتەعالا. و هەروەها ئەگەر تەماشای سوورەتی ئەحزابیشکەین، ئەڵڵا سوبحانە وتەعالا باسی ئەو کەسانە دەکات لە نێر و مێ کەوا خاشعن، ئەوە لە صفاتی بەندەکانی ئەڵڵا سوبحانە وتەعالا. ئەوانەش چیان بۆ هەیە؟ لێخۆشبوونی ئەڵڵا سوبحانە وتەعالا ئەجرێکی زۆر زۆر گەوریان بۆ هەیە، پاداشتێکی زۆر گەوریان بۆ هەیە. ولا سودكاني خشوع عزيز كانم أويا. ومن فوائد الخشوع أنه يخفف أمر الصلاة على العبد. براستي أو كسي كوا خاشع بيه ضلكي آقاي لخوي بيت ككاتي أتشتناو نيوجكو دلت الله أكبر أو خشوع واليكا كأو نيوجا أحسان بيه لسر أو عبدا. بوي الله سبحانه وتعالى فرمي واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين. أجر نوێژ مەشەقەتێکی تیابێت، ناڕەحەتێکی تیابێ، بەڵام لەسەر خاشعەکان ئەو ناڕەحەتیە نییە، ئەو قورساییە نییە. هەروەکو لە تەفسیری ئیبن کەثیر هاتووە ڕەحمەتی خوای لێ بێ. خشوع بەڕاستی بابەتێکی زۆر زۆر گەورەیە، مەکانەتێکی زۆر زۆر گەورەی هەیە. ئینسان ئەگەر ئاگای لێ نەبێ، ئازیزانم وەڵڵاهی بەپەلە دەڕوات، نامێنێت. اینجا بۆیە ئەبێ ئاگامان لێ بێ، بە تایبەت لەم بارودۆخەی ئێستا، لەم سەردەما کەوا سەردەمی پڕێتی لە شوبهات و شەهەوات، ئینسان ئەبێ ئاگادار بێت. ئەوەندە مەشغەڵەت زۆر بووە، ئەوەندە ئیش زۆر بووە. ئەگەر ئینسان ئاگای لە بابەتی خشوع نەبێ و ئاگای لە نوێژەکانی نەبێت، بەڕاستی ئەو خشوعە بەدی ناکات لە نوێژەکانیان. بەڵێ ئازیزەکانم، هەندێک لە سەلەف لە پێشینی ئەم ئومەتە ڕەحمەتی خوان لێ بێ ئەڵێن نوێژ وەکو ئەوەیە کە خزمەتکارێک بدرێت بە
پاشایەک. گومان چی ئەبرێت یعنی کە کاتێک ئەو خزمەتکارە ئەو ئافرەتە جاریە ئەگەر هات و کەم ئەندام بوو، کوێر بوو و هەروەها نوقسانی هەبوو، بەڕاستی ئەمە وەکو وتانە جەستەیە کە بلا ڕوح، هیچ ڕوحی تیان نییە، چی کەڵکێکی هەیەمە؟ جا ئینسانیش ولله المەثل الأعلى کە کاتێک نوێژ دەکات ئەبێ نوێژەکانی ڕێکوپێک بێت، نوێژەکانی خشوعی تیا بێت، چونکە تو ئەمە ئەدەی بە الله سبحانه وتعالى، تو ئەوەستیت بەرامبەر الله سبحانه وتعالى، تۆ مناجات گفتوگۆ دەکەی لەگەڵ الله سبحانه وتعالى، جا بۆیە ئەبێ ئەو نوێژە بەڕاستی بە جوانی بکرێت، بە ڕێکوپێکی بکرێت، نابێت وەکو جەستەیەک بێت کەوا ڕۆحی تیا نەبێت. بەڵێ ئازیزەکانم، هەر شتێکی جوان ڕێکوپێک باش هەیە ئەوە بدرێ بە الله سبحانه وتعالى. بويا دفرميت فكيف بالصلاة يهديها العبد ويتقرب بها إلى ربه تعالى والله طيب لا يقبل إلا طيبا وليس من العمل الطيب صلاة لا روح فيها. بەڵێ ئازیزەکانم، بەڕاستی ئەمە شتێکی جوان نییە ئەگەر نوێژێک پێشکەش بە ئەڵڵا بکەین سبحانه وتعالى ڕوحی تیا نەبێت. حکمی خشوع چیە ئازیزەکانم؟ والراجح في حكم الخشوع أنه واجب. حكمكي واجبة كوال لن يوجه هبت. شيخ الإسلام ابن تيمية رحمة خوالي بيفرميه قال الله تعالى واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين. أما تشي أجيني وهذا يقتضي ذم غير الخاشعين. أما أواجيني أو كسي كوا خشوعيني لن يوجا براسي ذم كراوة شتيكيش كوا ذم كراو بيت بو أوي كوا واجب يكتر كراوة يان بوشتك كوا إيشكي حرام كراوة. والذم لا يكون إلا لترك واجب أو فعل محرم وإذا كان غير الخاشعين مذمومين دل ذلك على وجوب الخشوع. بوشوني شيخ الإسلام بو أم آياتا تفسير شيخ الإسلام بو أم آياتا بو شوازي هنيد ما دام كسي كوا خشوعين زمكراو كاتيك دبيك واجب يكتر كراوة يعني إيشكي محرم كراوة أمش دلالة لسر أوي كوا خشوع لنيوجا واجبة. وهروها بلغيكي تر لسر وجوب خشوع أو آياتيا قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون حتى كوتاي آياتك أولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون. الله سبحانه وتعالى خبر من دداتي كوا أو كساني كفردوسي أعلان دزدكوي لبهشتا أو كيا أو كسانن كوا براستي لنيوجكانيان خاشعن. إن جابويا إنسان أبي براستي جرينجي ببابتي خشوع بدات وخشوعيش لنيوجا ملكتشيا وآقايي ضلا لقل الله بيوزد بيت وخوي مشغول نكات بملاو بولاوة. وهروها بلغيكي تريشي هناوتو لسر وجوبي خشوع لا نيوجا فرمودي بيغمر صلى الله عليه وسلم كوا أو كساني آقدار كردوتو كوا خشوعيان نية. وهروها أو كسانة بتايبت ك چاوەکانیان بەرز دەکەنەوە لە کاتی نوێژە یان حرەکاتیان زۆرە. ئەمە بەڕاستی چونکە واکا لە ئینسان دووری بکاتەوە لە چی؟ لە خشوع، دووری بکاتەوە لە خشوع. پاداشت و گەورەی خشوع چییە؟
وهروها أو كسشي كوا خشوعي نبي لن يجدا تشيو وبيغمر عليه الصلاة والسلام چۆن ئاگاداری ئەو کەسانە دەکاتەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیە کاتووە خەمس صەڵەوات افتەرەضەهن الله تعالى 5 نوێژە خوای گەورە فەرزی کردووە لەسەر مسلمانان. من أحسن وضوءهن وصلاهن لوقتهن وأتم ركوعهن وخشوعهن كان له على الله عهد أن يغفر له ومن لم يفعل فليس له على الله عهد إن شاء غفر له وإن شاء عذبه. رواه أبو داود وهو في صحيح الجامع. 5 نوێژە ئازیزەکانم، 5 جارە موعدمان هەیە، لقامان هەیە لەگەڵ الله سبحانه وتعالى. با گرنگی پێ بدەین، کاتەکانیش زۆر نابات. بەڕێ ئازیزەکانم، ئەو کەسەی بەڕاستی بە جوانی، بە ڕێکوپێکی، بە تەواوی دەستنوێژ بشوات، اینجا لە کاتی خۆیە ئەو 5 فەرزە نوێژەکان بکات لە کاتی خۆیە و ڕکوع و خوشوعی تێدا بێت ئەو نوێژانە بە تەواوی، ئەوە الله سبحانه وتعالى پەیمانی داوە، عهدە لەسەر الله سبحانه وتعالى کەوا لەو کەسە خۆش بێت. ئەمەش دەرگایەکی بەڕاستی زۆر گرنگە کەوا ئینسان خۆشبوونی الله سبحانه وتعالى بەدەست بێنێ لە ڕێگەی ئەو نوێژانەوە کە بە تەواوەتی بکرێت، مەبێ نوقسانی، خوشوعی تیابێت لە کاتی وەستانە، لە کاتی ڕکوعە، لە کاتی سوجدەکانە. ئەو کەسەشی کەوا بەو شێوازە نەبێت، ئەوە هیچ عهدێکی نییە لەسەر الله سبحانه وتعالى. إن شاء غفر له وإن شاء عذبه. أو لا الله سبحانه وتعالى ويستي لسر بيه كلي خوش بيه وويستي لسر بيه يعني سزاي بداد. وهروها بيغمر عليه الصلاة والسلام دفرمي درباري قوري خشوع: من توضأ فأحسن الوضوء ثم صلى ركعتين يقبل عليهما بقلبه ووجهه وفي رواية لا يحدث فيهما نفسه غفر له ما تقدم من ذنبه وفي رواية إلا وجبت له الجنة. بخاري رواية كردوار وها نسائيش وهو في صحيح الجامع. لم فرمودي بيغمر عليه الصلاة والسلام: من توضأ فأحسن الوضوء. إنسان أو بدايك دس بيكك كوا إنسان كاتك دزنوش دشواد بطواوتي خوي آماده دكات بو كاريكي زور قورا، بو وستان لبرامبر الله سبحانه وتعالى. إنجا قردور كعات نيوش بكا وكو سنتي دزنوش بضلي آقاي للاي نيوجك بيت، ضلي آقاي لله بيه سبحانه وتعالى. وهروها كالرو دكاتا الله سبحانه وتعالى ودلي الله أكبر، هيج خوي مشغول ناكاد بملاو بولاوة، غفر له ما تقدم من ذنبه. طبعا عزيزانم ئەم فرمودانە بۆ تاوانە بچووکەکانە، چونکە تاوانی گەورە پەیویستی بە تەوبە هەیە، پەیویستی بەوە هەیە کەوا ئینسان جارێکی تر بۆی نەگەڕێتەوە، پەیوەستی بەوە هەیە کە ئینسان پەشیمان بێتەوە. بەڵام ئینسان تەماشا دەکەی تاوانی بچووک دەکات. اینجا ئەم دەستنوێژە، ئەم دوو ڕکعات نوێژە وای لێ دەکات کەوا الله سبحانه وتعالى لەو تاوانانەی خۆش بێت. ئێمەش بەڕاستی پێویستیمان پێێتی، بۆیە با نوێژەکانمان بە ڕێکوپێکی بکەین کە کاتێک دەستنوێژ دەشۆین با دەستنوێژەکەمان ڕێکوپێک بێت. اینجا نوێژەکەش بە دڵەوە ئاگامان لە نوێژەکە بێت، خۆمان مەشغوڵ نەکەین بەملاو بەولاوە. بەڵێ ئازیزەکانم، ئەگەر تەماشای ئەسبابەکانی خوشوعیش بکەین لە نوێژە، ئەکرێنەتە دوو بەشەوە. بەشێکیان ئەوەیە کەوا هەر شتێکەوە خوشوعت بۆ دێنێت و بەهێزی دەکات ئەو سەبەبانە، ئەوە بەشێکیانە. و بەشێکیانیش ئەوانەیە کەوا ئەو سەبەبانەیە کە هەر شتێکەوە
وا ئەکات کە خشوع نەمێنێت چییە دووری بکاتەوە لە خۆی یان خشوع ضعیف بکات ئەبێ ئینسان دووری بکاتەوە لە خۆی بۆیە لێرە دفرمي وعند البحث في أسباب الخشوع في الصلاة يتبين أنها تنقسم إلى قسمين الأول جلب ما يوجد الخشوع ويقويه والثاني دفع ما يزيل الخشوع ويضعفه وهو ما عبر عنه شيخ الإسلام ابن تيمية رحمه الله في بيانه لما يعين على الخشوع فقال والذي يعين على ذلك شيئان قوة المقتضي وضعف الشاغل يكميان شيء قوة المقتضي إنسان هول بدات فاجتهاد العبد في أن يعقل ما يقوله وما يفعله براستي إنسان يعني ئاگای لێبێت ئەوەی کەوا دەیڵێت و ئەوەی کەوا دەیکا وەکو کردار ئاگای لێبێت یعنی هەر شتێک نەبێ عادەت بێت ها دەوترێت لە ناو خەڵکی سەڵی وەنتە ماشی وەک تۆ بڵێ هەر بەڕێوە ئەوە نوێژ بکە و کەئەنەهو تۆ بەڕێوەیت یعنی هیچ سکوونێکی تیانە بێت خوشوعێکی تیانە بێت تەمئەنینەیەکی تیانە بێت حەز بە ئاسوودەیی نەکەی نابێت نە کاتێک تۆ ئاەتەکان دەخوێنی زیکرەکان دەخوێنی لە نوێژە بەڕاستی ئەبێ ئاگات لێبێ بە عەقڵ ئاگات لێبێت دڵت لای قورئان خوێندنەوەکە بێت لای زیکرەکان بێت لای دوعاکان بێت بۆیە دەفەرمێت ويتدبر القراءة والذكر والدعاء ويستحضر أنه مناج لله سبحانه وتعالى كأنه يراه فإن المصلي إذا كان قائما فإنما يناجي ربه بەڵێ ئازیزەکانم تۆ کاتێک ئەچیتە ناو نوێژەوە ئێمە ئەچینە ناو نوێژەوە وەکو ئۆتانی مناجاتی ئەڵڵا دەکەی سبحانه وتعالى کە وەستاوی بەرامبەر ئەڵڵا سبحانه وتعالى ئەمە مناجاتە لەگەڵ ئەڵڵا سبحانه وتعالى گفتوگۆیە لەگەڵ ئەڵڵا سبحانه وتعالى و ئیحسان و چاکە چییە وەکو پێغەمبەر عليه الصلاة والسلام بەیانی دەکا بۆمان دەفەرمیان تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك إحسان أويك وتو بوشي وازع عبادتك كأنك ترى الله سبحانه وتعالى يعني إنسان أجر واحس بكات كخوا أبينيت بزانت شون دوستيت شون مناجاتي خوا دكات ئاگای لە قورئان خوێندنەکەیە ئاگای لە زیکرەکانە ئاگای لە دوعاکەیە بەڵێ ئازیزەکانم ئەگەر تۆ ئەڵڵاش سبحانه وتعالى نەیبینی ئەو تۆ دەبینێت ئەڵڵا سبحانه وتعالى هەمومان دەبینێت لە چی حاڵەتێکین ئاگای لە دڵەکانمانە ئازیزەکانم ئاگای لە دڵەکانمانە بۆیە لەو حەدیسەی پێغەمبەر صلى الله عليه وسلم هاتووە کە ئیمامی مسلم ڕیواتی دەکا إن الله لا ينظر إلى أجسامكم بزانە لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم الله سبحانه وتعالى تماشای دڵەکانمان دەکا تەماشای کردەوەکانمان دەکا ئازیزەکانم چی شتێک وا ئەکات کەوا تۆ بگەێنێتە حاڵەتی خشوع و خشوعیش لای تۆ خۆشەویست بێت یەکێک لەوانە کە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام بەیانی دەکات بۆمان مەسەلەی ئیمانە ئازیزەکانم هەر کاتێک کەوا ئێمە ئیمانمان بەهێز بێ بەقووەت بێ ئەوە خشوعمان دەبێت بۆیە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام فەرمێ حبب إلي من دنياكم النساء والطيب وجعلت قرة عيني في الصلاة ئەمە ئیمانە وات لێ دەکات کەوا تۆ لەو نوێژە بەو شێوازە بوەستی بەو شێوازە دڵت ئاگای لە ئەڵڵا بێ لە زیکرەکان بێ لە قیراءە بێ ئەوە وات لێ دەکات کەوا چییە تۆ ئەو نوێژە لات خۆشەویست بێ اینجا خشوع پەیدا دەبێت بۆیە لە حەدیسێکی تر هاتووە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام بە بیلال دەفەرمێت ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەریحنا بالصلاة یا بیلال الله ئەکبەر چەند خۆشە ئەو شەیە با ئاسوودە بین یا بیلال بانگ بدە یا بیلال با بچینە ناو نوێژەوە یا بیلال ئەریحنا بالصلاة یا بیلال ئەی ئەگەر تەماشای ئێستا بکەین وەڵڵاهی هەندێکمان هەیە خوا پەنامان بدات دەڵێ کەی بانگ دەدا و بۆ ئەوەی ڕزگارمان بێ لەم نوێژە وەکو بڵێ چیاکانی کوردستان لەسەر شانێتی ئەوەندە قورسە نەخێر ئازیزانم ئینسانی ئیماندار ئینسانی موسڵمان ئەوەی کەوا خاوەن ئیمانێکی پتەوە بەڕاستی ئەبێ
هەست بە لەزەت بکات، ئەبێت بە زەوق و شەوقەوە نوێژەکانی ئەنجام بکات، ئەبێ هەست بە ئاسوودەیی و بەختەوەری بکات کە کەواتێک نوێژەکانی دەکات. خاڵی دووەم ئەوەیە کەوا ئینسان بتوانێت ئەو شتانەی کەوا خوشوع ضعیف دەکا نەیهێڵێت. وەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێت زەوال العارضی یان العوارضی. عارض چییە؟ هەموو بربەستێکە ئەبێ نەمێنێت. فهو الاجتهاد في دفع ما يشغل القلب من تفكر الإنسان فيما لا يعنيه يعني فيما لا يفيده في عبادته. براستي إنسان هول بدات اجتهاد بكات أوي كوا هەر شتێک دڵ مەشغوڵ دەکات لە شتێکەوە هیچ نییە، لە شتێکەوە هیچ سوودی نییە، بە تایبەت لە کاتی نوێژە و لە کاتی عیبادەتە، ئەوانە هەمووی دوور بکاتەوە لە خۆی. بەڵێ ئازیزەکانم، وەوا بکات کەوا دڵ ئاگای دەخۆی بێ لە کاتی نوێژە. ئەمیش بە گوێرەی ئینسانەکان ئاستەکان جیاوازە. وەسوەسەی شەیطان، زۆربوونی وەسوەسەی شەیطان بەڕاستی هۆکارێکە بۆ ئەوەی کەوا ئینسان خوشوعی کەم بێتەوەی یان نەیهێڵێت. و هەروەها ئینسان ئەگەر هات و تووشی حاڵەتێک بێ کەوا بەڕاستی تەئسیری گومانەکان و شەهواتەکان وای لێ بکات کەوا کاریگەری لەسەری بێت، لەسەر دڵی بێت، لەسەر لاشەی بێ، ئەمانە هەمووی هۆکارن بۆچی؟ بۆ ئەوەی کە ئەو ئینسانە خوشوعی نەبێت. بۆیە هەرچی شوبهات و شەهوات هەیە ئینسان بتوانێت کەوا دووری بخاتەوە لە خۆی. اینجا هەندێک شتیش هەیە کە ئینسان بەڕاستی لە کاتی نوێژە با تۆ قەلبت دڵت پەیوەست بێ بە ئەڵڵاه سوبحانەهو وتەعالا، نەکو پەیوەست بێ بە هەندێک شت کەوا خۆشەویستە لای تۆ. ئەو شتانە زۆر خۆشەویستە لای تۆ. بۆ نمونە ئەگەر خێزانت بێ، ئەگەر منداڵت بێ، ئەگەر پارە و پول و تیجارەت و بازرگانیت بێ، ئەگەر وەزیفەکەت بێ، ئەگەر شەهادەکەت بێ، ئەمانە نابێت لەو کاتە بەڕاستی کە شتێکە خۆشەویستن لەلات لەو کاتە حزوریان هەبێ، وا بکات تەئسیرت لێ بکاکەوە خوشوعت لاواز بێ یان نەمێنێت. یان ئەو شتانش کەوا هەندێک شتێکە ئینسان وا لێ دەکات کە دڵەکەی بەلاڕێدا ببات. بۆیە ئازیزەکانم ئاگامان با لە دڵەکانمان بێت، با دڵەکانمان ئاوەدان بکەینەوە بە نووری ئیمان، بە خۆشەویستی خوای پەروەردگار، بە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بە خۆشەویستی طاعەت و عیبادەت. عیبادەتەکان بە قورس نەبێ لە لامان، چونکە قورسبوونی عیبادەت لای عەبد ئەوە یەکێکە لە سیفەتەکانی منافقین، خوای گەورە پەنامان بدات. با گرنگی بدەین بە دڵەکانمان، دڵەکانمان خاوێن کەینەوە، دڵەکانمان بۆ خوا سوڵحاو بێت، ئیمانەکەمان پتەو بکەینەوە، چونکە ئیمان یەزید و یەنقوس. ئیمان بە طاعەت زیاد دەکا، بە تاوانیش کەم دەکات. با خۆمان بە دوور بگرین لە تاوانی بچووک و گەورە، بۆ ئەوەی کە کاتێک ئێمە ئەچین خۆمان ئامادە دەکەین لە بەرامبەر ئەڵڵاه سوبحانەهو وتەعالا دەوەستین، نوێژ دەکەین، عیبادەتێک دەکەین، با خوشوعی تیا بێت. ئینشاء الله تعالی لە وانەکانی داهاتوو باسی ئەو هۆکارانە دەکەین کە دەبنە بوونی خوشوع لە دڵدا و لە عیبادەتدا. بەم شێوازە دینە کۆتایی بابەتی ئەمڕۆمان. داواکارم لە خوای پەروەردگار دڵەکانمان پاک بکاتەوە و دڵەکانمان بۆ خوا سوڵحاو بێ. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.